لە بەدواداچوونێکی زوومدا پەردە لەسەر گەندەڵیەکی دامەزراندن لە کۆلیژی تەکنیکی شەقڵاوە هەڵدەدەینەوە بە گوێرەی ئەو بەڵگانەی دە زووم کەوتووە لە پەیمانگای تەکنیکی شەقڵاوە لە ساڵی 2015 تاوەکو ئێستا بە نایاسایی نزیکەی 136 کەس وەکو وانەبێژ دامەزراوندن و گرێبەستی وانەبێژیان بۆ کراوە، بەڵام ئەوەی سەیرە هەندێک لە وانەبێژەکان کە دامەزراون تەمەنی هەندێکیان تەنها 15 ساڵ بوو، هێشتا قۆناغی ئامادەییشیان نەبڕیوە و یەکێکی دیکە لە دامەزراوەکان کە گرێبەستی بۆ کراوە لەوێ لە ساڵی 2018 کراوەتە گرێبەست لە کاتێکدا ئەو کاتە تەمەنی تەنها 19 ساڵ بووە و لە قۆناغی یەکەمی زانکۆی بۆ بەڵام وەکو گرێبەست دامەزراوە. شەوی ڕابردوو وەزارەتی دارایی ماوەیە کە داوای لە سەرجەم کۆلیژ و پەیمانگاکە و وەزانکۆکانیش کردووە کە ناوی تەواوی ئەو گرێبەستانیان بۆ بنێرن کە لە ماوەی ساڵانی ڕابردوو کردویان، ئەمەش دوای ئەوەی لە زانکۆی ڕاپەڕین سەرەتا ئەم کەیسە ئاشکرا کراوە وەزارەتی خوێندنی باڵا لیژنەیەکی بۆ ئەم بابەتە پێکهێنا. شەوی ڕابردوو لە نێو کۆلیژی تەکنیکی شەقڵاوە بەپەلا هەوڵیان داوە ئەم ناوانە چارەسەرێکیان بۆ بدۆزنەوە بۆ ئەوەی نەچنە لیژنەکەی وەزارەتی خوێندنی باڵا و ناویان نەسڕێتەوە، بەڵام هەموو هەوڵەکان بێنجام بوون. زووم پەیوەندی بە بەرپرسێکی باڵا لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێمی کوردستان کرد. ئەو گوتی جگە لەو 136 ناوەی کۆلیژی تەکنیکی شەقڵاوە 400 ناو بەو 136 ناوە 400 ناو کە بە ناشایستەیی گرێبەستی وانەبێژیان بۆ کراوە و لە زانکۆکان بە وانەبێژ دامەزراون و ناشایستن و شوێنی کەسێکی شایستەیان گرتووە، هەمویان لابراون. کارەکانی لیژنەکە خەریکە تەواو دەبێت لە چەند ڕۆژی داهاتوودا بە فەرمی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لابردنی ئەو 400 ناوە ڕادەگەیەنێت کە پێشتر بە ناشایستە لە ڕێگەی حیزب و واستە و واستەکاریەوە لە زانکۆکانی هەرێمی کوردستان دامەزرابوون و کەسانی شایستە لە لیستەکە فرێدرابوونەت.